بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە داهاتووی کورد دەکەین لە سووریای نوێ دوای کەوتنی ڕژێمی بەشار ئەسەد و باز لە تێڕوانینی دەستەی تەحریری شام دەکەین بۆ کورد و بۆ مافەکانی کورد و پەیوەندیان لەگەڵ ڕۆژاوای کوردستان و قسە لەسەرەوەش دەکەین ئایا دەتوانرێت لە قۆناغی داهاتوودا وفدێکی کوردی پێک بهێنرێ بەوەی کە سەردانی دیمەشق بکەن یاخود کێ دەبێتە نوێنەری ڕاستەقینەی گەلی کورد لە سووریا و بەمان شێوە ڕۆڵی هەرێمی کوردستان چۆن دەبێت و دەتوانن چ ڕۆڵێک ببینن و ناکۆکیانی پارتی و پەکەکە چەند کاریگەری دەبێت لە سەرداهاتووی ڕۆژاوای کوردستان و مامەڵی تورکیاژ لەگەڵ کورد لە سووریا چۆن دەبێت ئەم پرسانە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر فایە گوڵپی نووسەر و سیاسی هەروە دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرێنانی کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین سوپاسیان بەدەبوونتان دەکەین کاکتۆر فایق بەخێربێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لە سووریای نوێ بکەین سووریای نوێ تایبەت بە کورد ڕوونە چی تێدایە و تێڕوانی دەستەی تەحریری شام و خودی سەرۆکەکەشیان تا ئێستا بەرامبەر بە کورد چۆنە مامەڵی باشە لەگەڵ لایەنە کوردیەکان بەڵێ زۆر سپاس بەڕاستی ئەوەی کە لە هەیئەی تەحریری شام و ئەحمەد شەرع لە ڕابردووشە بیستومانە شەڕی لەگەڵ کوردانە کردووە و لێدوانی مەزڵوم کۆبانی کە ئێمە لەگەڵ تەحریری شاما شەڕمان نەکردووە ئەوە یەکێکە لە دەلیلەکان کە لە ڕابردووە پەیوەندی کورد لەگەڵ تەحریری شام خراپ نەبووە و ئێستش ئەوە لە هەشتی مانگەوە تا ئێستا حکمیان بەدەسە لە سووریا هەڵوێستەکانیان بەرامبەر پێگاتە جیاجیەکان بەرامبەر بەتایبەتی بەرامبەر بە کورد هەڵوێستێکی هاوسەنگە شتێکی تیان نییە کە بڵێن کورد مافی نییە لەم وڵاتە شتێکی تیان نییە کە بڵێن کورد تیرۆریستە تا کۆتایی لەبەرەوە ئەگەری زۆر هەیە لایەنی پۆزتیف زۆر هەیە بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتە نوێیە لەگەڵ کوردەکانە پێک بێن و لێدوانەکانی ئیدارەی سربەخۆی باکوور و ڕۆژاوای سووریاش ئەمڕۆ لێدوانیاندا کۆمەڵی شتیان ئاڕاستی ناوەند کردووە دیمەشق کردووە یەکێک لەو شتانە ئەڵێن ئێمە ئەمە پارێزگاری لە یەکێتی خاکی سووریاکەین سووریایەکی دیموکراتمان لەوێ و ئامادەین لەگەڵ سووریا یەک بگرینەوە حتا هێزەکانمان یعنی ئەمانە هەموو شتی باشە بەڵام کێشەیەک هەیە لێرە بمانەوە نەمانەوێ ئەو گروپانە کە ئێستا لە سووریان و ڕژێمی ئەسەدیان ڕووخاندووە وەکو چۆن لە باشووری کوردستانە کاتی خۆی 2023 کە بەڵێن حکوومەتی سەدام کەوت هێز و لایەنی جیاواز هەیە لەوێش لێرەش هەیە یعنی هەندێک لەو هێزانە زۆر بەداخەوە سیاسەتی تورکیا جێبەجێەکەن لە با بڵێن ڕۆژاوای کوردستان یا لە باکووری سووری بڵێ سوپای نیشتمانی و هەندێک لەو ڕێکخراوانی ترەوانی بە تایبەتی کە ئەفرینیان گرتو و شوێنەکانیکە خۆشمان نەزانین بەداخەوە ئەوەی کە ئێستا ئەو وڵاتانەی کە ئەیانەوێ پێگەیان هەبێ لە سووریا ئەتوانین دابەشیان کەین بە چەند وڵاتێکەوە یان چەند لایەنێک ئیسرائیل لەلایەکەوە بۆ خۆمان نەزانین ئیسرائیل تموحاتی هەیە تموحاتی خراپی شێوێ خاکی سووریا بخاتە سەر ئیسرائیل تورکیاش ئەیەوێ لە ڕێگەی ئەم هینانەوە لە ڕێگەی ئەم باڵێن هێزە نوێیەوە یا ئەم حکومڕانیە نوێیەوە ئاسەواری یەپەگە و ئیدارەی سربەخۆ و قەسەدە ئەوانە نەیاڵێ لەلایەکی کەشەوە ئەمریکا و ئەوروپا و وڵاتە عەرەبیەکانی کە لەم ناوەندان هەوڵەدەن کە سووریایەکی فرەپێگاتە لیبرال حساب بۆ مافەکانی ژن بکە حساب بۆ کورد و مەسیحی و عەلەوی و دروز و ئەو پێگاتانەی تر بکە ئەمانە هەموو ململانەیەکەن لە بینی یەکترا بۆی بزانین چی بەسەردێ کامە بەهێزتر بێت تەبەن ئەو لایەنە سەرەکەوێ شتی هەرە گرنگ کە ئێستا ئێمە مەترسیمان لەسەری هەیە یەپەگە نیە تەحریری شامیش نییە و مەترسی نازانی بۆ سەر کورد نەخێر تا ئێستا هیچ شتێک نەبوو کوردیشیان تایە ئەوەی کە مەترسیە بۆ سەر کورد تورکایە تورکیا ئەو هێزانەی کە عید بەون بەو شێوەیە ئاڕاستەیانەکە بەسان 4-5 ڕۆژە ئەگربەست هەیە ئەگەر هەیە ئەگربەستەکە نەتیجەی نەبێ ئێستا ئەو هەواڵانەی کە ئێمە بیستمان لە کەناڵە جیاجیاکانەوە
باسیەوەکەن کە تورکیا و ئەو گروپانە سوپای نیشتمانی خۆیان ئامادە کردو بۆ هێرشکردن بۆ سەر کۆبانی. لەبەرەوە مەترسیەکە ئەوەی کە هەیە سووریا ئەیوێ ئەم عفومکە تورکیا ئەیوێ ئەم سووریا تازەیە بەکاربێنێ بۆ سیاسەتە هەڵەکانی خۆی بۆ سیاسەتێکی ڕەواژ نییە. تۆ مەسەلەن کوردەوە تا لە تەنیشتەوە هەیە، لە باشوور هەیە، لە ڕۆژاوا هەیە، لە باکوور هەیە. کوردێک ئەگەر تۆ نازانم بە چه حسابێکە وەرە لەگەڵیان ڕێکەوە. سپاس دەکەم دوای دینە دەرفەتیەوەی گفتوگو بکرێت لە بین سەد و تورکیای مەخزمەت تورکیانەویش بەخێر بێت. سپاسی ئامادەبوون دەکەین. دەمەوێت سەرنجی بەڕێژ بزانمە سەر سووریای نوێ و دەستەی تەحریری شامیش لەگەڵ کاک دکتۆر باسمان کرد کە کۆمەڵێک بێدوانیان داوە دەربارەی کورد کە دەڵێت کورد هاوبەشێکی سەرەکی دەبێت لە داهاتووی سووریا. ئاوا دەمێنێتەوە بۆ کورد تێڕوانینیان باشە و کوردیشیانە ناودایە ئێستا دەستەیەکیان پێکێناوە بۆ توێژ لەگەڵ لایەنەکان دەستێکیان لە 32 کورد پێکێناوە هەر لە تەحریری شام خۆیان بۆ توێژ لەگەڵ لایەنە کوردیەکان بکرێت لە قۆناغی داهاتوو. بەناوی خۆی بەخشە دەی بێنەبان سڵاو لە بەڕێستان لە کاک دکتۆر لە بینەرار وەنجێ خۆیەتی پیرۆزبایی لە گەلانی سووریا بکەین بەوەی نەمانی ئەم دیکتاتۆرەی کە نزیکەی 6 ساڵە ئەم ڕژێمە بە هەموو شێوەیەک گەلانی سووریا چۆساندوێتەوەەوە سەرکوتی کردوون لە هەموو مافەکانی ژیانیان و پیرۆزبایی لە بەڕێزیشتانەکەین خەڵاتێکتان وەرگرت هەتەن وردەکاریەکەی نازانم بەس بینیم هەر سەرکەوتوو بن. لە ڕاستیدا ئەمەی لە سووریا ڕوویدا شتێکی چاوەڕوان کراو بوو. کاتێک کە دیکتاتۆرێک حکومەکە و ڕێگە بە هیچ جۆرە ئازادیەک نادا لە وڵاتێکە وڵاتێکی فرەمەزهەب و فرەنەتەوە دەرەنجامەکەی هەروە بێ. یعنی ئەمە شتێکی چاوەڕوان کراوە بۆ هەموو دیکتاتۆرێک بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانی چاوەڕوان کراوە کە هەر کاتێک میلەت ڕاپەڕی ئەنی شتێکی غەریب نەبێ بڵێن بەکرێ گیرا و دەستی خەڵکو ئەو بابەتە. خەڵکی سووریا زۆر دەمێکە بەردوای هەلێکی واگەڕێ لە 82 لە حەما لە دژی دەوڵەت ڕاپەڕین و سەرکوتکران و نزیکەی 30,000 کەسیان کوژرا. دوجاریش لە 2011 جارێکی تر و بەڵام ئێران و حیزب الله و رووسیا و ئەمانە تەدەخولیان کرد و بەشارە سەدیان هێشتەوە بەڵام لەوە زیاتر نایانتوانی بەڕاستی بەرگری لێ بکەن کوێ خەڵکی سووریا ئەو ڕژێمەی نەدەویست. ئێستا گۆڕانکاریەک بووە گومانی تیان نییە تۆ وڵاتێک 6 ساڵ حکمی کرد و دەهان گروپی جیاواز دروست بووە لە ناو کورد و عەلەوی و دروز و عەرەبی سوننە و وڵاتانی دراوسەی سووریا وڵاتێکی زۆر گرنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەموو وڵاتانە هەریەکان ئەجندای تایبەتی خۆی هەیە بە وڵاتانی عەرەبیشەوە بە عێراق و ئوردونیشەوە تورکیا لەلایەک و ئیسرائیل لەلایەک و سووریا کاریگەریشی هەبووە لەسەر هەموو ئەمانە لە کاتی خۆیە تایبەتی لەسەر لوبنان وەکو بەشێک لە سووریای لێ هاتبوو هەر کاتێک بیویستایە جێشی سووریا چۆن ناو لوبنان و حکمی لوبنانی شەکرد و هەر کەسێکیش دژی سووریا بووە لە ناو سووریا تیرۆرە کرا و چەندین کەسی وە کەمال لە ناو لوبنانە وەکو کەمال جومبڵات و ئەم بابەتانیان تیرۆر کردو. ئێستا کە ئەو ڕژێمە نەماوە باری ناسایی حتممە ڕوەدا. مەسەلەن کورد لە ڕۆژاوا پێگەیەکی هەیە کە پێشتر لە ناو ڕژێمی سووریا شتێک نەبووە ناوی ناوچەی کوردستان بێ یا کوردنشین بێ و بە درێژایی سنوورەکە 350 کیلۆمەتر بە ناوی حیزامی عەرەبیەوە هەمووی تعریب کردووە. کاتی خۆشی لە 64 بە ناوی سەرژمێری لە پارێزگای حەسەکە 120,000 کوردی ئەو سەردەما بێبەش کرا لەوەی کە هەر ڕێگەزنامەشیان پێ بدەن. یعنی بە هەموو شێوەیەک هەوڵیان داوە کە بڵێن شتێک نییە ناوی کورد لە سووریا. لە کاتێکە دەتوانم بڵێم بە درێژایی مێژووی سووریا کورد گرنگترین پێگەی هەبووە لەو ڕۆژەوە 1000 ساڵ بەر لە ئێستاست کە سەلاحەدین ئەیوبی حکمی هەموو شامی کردووە و خۆی برای کوڕی حکمی شام و حەڵەب و لوبنان و میسر و فەلەستین و هەموو ئەمانە کوردی بوون و هەموو عەرەبی شەزانن دا ئێستاش دانی پیانێن هەموو مێژۆکانیشان نووسراوە. بەڵام ڕاستە ئەو کاتە بابەتی نەتەوە و کێشەی نەتەوەیی و سراعی قەومی ئەو شتانە لە گۆڕێ نەبووە و دوجاری هەر کورد ڕۆڵی هەبووە. ئێستاش باس لەواکرێ ئەم لە ماڵەیەش بەڕێگەز کورد بن و یەکەم سکرتێری حیزبی شیوعیش لە سووریا خاڵێک بەگداشەکار کوردووە مناماڵی ئەسەد بەڵێ بنەماڵی ئەسەد خەڵکی لای خانەقینەوە وا دەڵێن هەندێک سەرچاوە دەڵێ بە دووریشی نابینم من
تۆزێک بەربەردا چۆنم کرد بە بەبستم چییە ینی کورد لە شامە پێگەی خۆی هەبووە یەکەم سەرۆکی حزبی شوعی لە شامە لە سووریا خالید بەگداش بە کوردووە مفتی سووریا زوربەی کاتەکان بە درێژایی مێژوو هەر کوردووە هەنی بەبستم وەیە لە هەموو ڕایەکە کورد لە سووریا ڕۆڵی خۆی هەبووە و ئەو کوردانی ئێستا لە ڕۆژئاوان چەندن لە ناوچەی شام لەوە کەمتر نین کە کاتی خۆی پەرت و بڵاو بوون و هەرماونەوە لەبەرەوە مەبەستمەوەی ئێستا دابش بوون کورد پێگەیەکی گرنگی هەیە بۆ یەکەم جار ئێستا ناوچەیەکی خۆی هەیە دایاوای مافەکانی خۆیەکە ئیتر مافەکانی خۆی لە خۆسەری بێ خودمختاری بێ با بڵین لە فیدراڵی بێ لە هەرچی بێ عەلەویەکانن داوای مافی خۆیان دەکەن کە تا ئێستا لە حکمیش بوون و دروزەکانن داوایەکەن و حتمما عەرەبی سوننە خۆیان بە مەزلوم مەزانن ئەوانیش دایانەوێت وڵاتەکە بگرنەوە دەست و هەموو ئەمە لەم بارودۆخە ناسایە دەکرێت پێکدادان هەبێ شەڕ هەبێ ئاژاوە هەبێت لە هەموو دنیا لە کاتی ڕزگاربوونا لەو خۆناغەیە بووە یعنی لە شۆڕشی فەڕەنسی بوو لە دوای شۆڕشی ئۆکتۆبەر بووە لە دوای ڕوخانی ڕژێم لە عێراقا بووە لە ئێرانە لە دوای ڕوخانی ڕژێمی شا بووە هەموو ئەمانە حاڵەتێکی نۆرمەڵە بەس دەرەنجام ئێستا کاتی ئەوەیە ئەوەی کە ڕابەرایەتی ئەم شۆڕشەی کردووە بمانەوە نەمانەوێ بەرەی تەحریری شامە بەرەی تەحریری شام تا ئێستا پایامەکانیانەوەیە دایانەوێ دەوڵەتێکی مەدەنی دروستکەن دایانەوێ هەموو پێکاتەکان تیابەشدار بن و ئەم قەناعەتە لای ئەبوو محەممەدی جۆلانی هەیە من گوێم لە وتەکانی پار و پێراریشی گرتووە کە ڕای باوەڕی بە پێکەوە ژیان هەیە باوەڕی بەوە هەیە کە بە کەڵکی ئەوە نایە سووریا یعنی ئەوەی کە پێشتر ئەم لە ناو داعش و لە بەرەی نووسڕەوە هاتووەکو ئیسلامێکی زۆر تونڕە و ڕخنەی زۆری لەسەر داعش هەیە لەو تەکانیان من گوێم لێگەی پێش ڕوخانی تەبانی هەیەنەهی ساڵی 2020ەکە لێمە لە ناو داوای گۆڕینی ڕژێمەکەین لە سووریایی هەموو پێکاتەکانە و داوای دروستکردنی دەوڵەتێکی تەکنۆکراتی مەدەنیەکەن داوایەوەکەن لەگەڵ هەموو پێکاتەکان پێکەوە بژین ئەمە داوای خۆیانە ئەشزانن وانە بێ وڵاتیان بۆ بەڕێوە ناچێت چونکە کوتمان ئەوان دراوسی ئیسرائیلن ئەمریکاش تەبان کە بە بۆچوونی من ئاگادارە لە یەکەم هەنگاویانەوە مخابراتی ئەمریکی قەتەری تورکی ئاگاداری ئەم هەنگاویان بوون لە دەرچوینان بە ئیدلیب ئەوانیش داوای ئەوان لێکەن کە دەبێت لە سووریا دەوڵەتێکی مەدەنی دروست ببێ و هەموو پێکاتەکان تیابەشدار بن بۆیە من پێم وایە دوجار سووریا بەبێ ئەوە ئیستیقرار ناکە سوپاس دەکەم دێ خزمەت کاکتۆر سەبارەت بە کورد ئێستا بڵین دابش بوونە پێدە بڵێن لەوێ بەسەرکردایەتی پێدە هێزەکانی سووریای دموکرات ئیدارێکی خۆبەڕێوەبەریان هەیە ئەنە کەسە هەیە کە بڵێن پارتی پشگیریان دەکات وەفدی هاوبەشی کوردی دروست دەکرێت بۆ دیمەشق پێ دوایە کە ڕۆڵیان هەبێت لە حکوومەتی داهات و لە نووسینەوەی دەستور چۆنە پرسە خۆی یەکێ لە لاوازیەکانی بڵێن جوڵانەوەی سیاسی گەری کورد ئەوەیە کە یەکگرتوو نییە ینی یەکێتێکی نەتەوەی نییە یەک خیتابی نییە ساینسە لای خۆمان سیرکە ئەم حیزبانەی خۆمان کە ئەچنە بەغا یەک شت ناڵێن یەکێک شتێک گەڵێ ئەوی کە بە پێچەوانەوە سووریا ژوایە بەڵام لێنە مەسەلەکان چییە ئەو هێزەی تر ئەنە کەسە باشە لایەنی نیشتیمانی کوردی بەڵە ئەوانە هەم دۆستی پارتین هەم هەندێک پەیوەندیشیان لەگەڵ هەیە لەگەڵ تورکیاشایان یان توانی بڵێ لە ڕووی دیبلۆماسیەوە ئەوان پەیوەندیەکانیان زیاترە تا قەسەدە و مەسەدە و ئەوانە بەڵام مشکلەکە چیە لێرە ئەوانەی قەسەدە یان ڕۆژاوای کوردستان ئەو ئەزمونەی کە هیانە ئەو ئیدارەیان کە هیانە گرنگی زۆریان هەیە لە ڕووی نەوعیەوە هەم لە ڕووی سەربازیەوە بەهێزن هەم لە ڕووی پراکتیکەوە کە ئەو ماوەیە لێ حکمیان کردووە عنسوری نەبوون دژی پێگاتەکان نەبوون دژی پێگاتە ئاینیەکان نەتەوەیەکان نەبوون ئەوانەشیان بەشداری پێکردووە لە حکومە لەگەڵ ئەوەشە مافێکی وایان داوە بە ژنان کە لە وڵاتە ئەوروپیەکان کە ئێستا خۆیان هەوڵی ئەوەیان بەڵام ئەمان توانیویانە شتێکی تایبەت بکەن بە حرەکەکەی خۆیانەوە ژن لە هەموو پرۆسە سیاسیەکانە بەشداری پێ بکەن بەڵام ئەوەی زۆر زۆر گرنگترە مەسەلەی داعش باشە مەسەلەی داعشە ینی بۆ خۆمان نزانین داعش لە سووریا و لە عێراق کە دروست بوو چی کرد پەلاماری هەر شوێنێکیە ئەوان داگیریان نەکرد و هەموو ئەمان توانیان هەم ڕوبەڕووی داعش ببنەوە هەم لە قۆناغی دووەمە کۆنتڕۆڵی داعشیان کرد و ئێستا چەندین وازام دووسێ زیندانیان هەیە کە داعشەکانی تایە چەند هەزار کەسی
چەند هزار کەسێکی تایە چەند هزار کەسێکی تایە باسی 12,000 لەبەرەوەی چەکدار ئەمان دەکرێت بێجگە لەوەی کە کوردن و لە ئەنە کەسە بەقووەترن لە ڕووی ئیدارە و لە ڕووی سیاسەتی کۆمەڵایەتی و سیاسایی و شتەکانیکەوە ئەمان هێزێکی ئەمنی زۆر گرنگن بۆ ئەم ناوچەیە و بۆ ئەوروپاش چونکە داعش ئێسش مەسەلان دەستی بە چالاکی کردوتەوە لەبەرەوە ئەهەمیەتی ئەمان لێرەدایە کێشەکە ئەمە مۆزوعەکە باشە بەس تورکیا ڕەنگە لەگەڵ ئەوەدا بێ کەمە لەبار ببرێ وایە تورکیا ئەوەیە ئەمە کێشەکەی دەبێت ئێمە ئێستا هەسەدە یاخود بڵین کوردستانی ڕۆژاوی یاخود ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووری یاخود وەفدی هاوبەش لە دیمەشق خۆی باشترین شت ئەوەیە یعنی خۆ لە ڕابردووشە هەوڵی زۆر درراوە کاک حەکیم ینی من بۆ خۆم لە کەناڵەکانی ڕاگەیاندنی برادرانی پارتیا گوێم لێ بووە بالئەخەز لە ڕوودا و گوێم لە بووە کە قسەیان کردووە لەگەڵ نوێنەرەکانی ئەنەکەسا وتیانە بۆ ڕێک ناکەون لەگەڵ ئەوانە وتیانە چیان وتێ باشە وەڵامیان داوەتەوە ئەوان داوامان لەکەن مۆڵەتمان بدەنێ یعنی ئەوان حکوومەتن وتیانە ئەنەکەسە وەرە مۆڵەت وەربگرێت لەم حکوومەتەی خۆمان ئەمان اعتراف بۆ حکوومەتە ناکەن ئەمە خاڵی لێک تێنەگەیشتنیان بووە اعترافیان پێ ناکەن نێمە بە قووەترین پارتی دیموکراتی کوردستانی سووریا چەند ساڵ پێش کێ دامۆزراوە ئەوانە ئەمە خاڵی ڕێک نەکەوتنیانێ خاڵی دووەمی ڕێک نەکەوتنیانەوە بوو کە ئەیانویست دوو هێزی چەکدار هەبێ لەوێ هێزەکانی ڕۆژ بگەڕێن بەڵێ هێزەکانی ڕۆژ بگەڕێنەوە تەبان ئەگەر دوو هێزی چەکدار هەبوونایە وەکو ئێمەیان لێ دێسە هێزی هەفتا بۆ خۆ تەزانین چەند کێشەیەکیان بۆ دروست کردوین و ئەو شەڕی براکوژەیە کە لە چەند قۆناغێکە هەبوو لە نێوان پارتی وەکێتیا و لە دوای ڕووخانی سەدامیشەوە ئەگەر ئەمریکا نەبوایە ئێستا چەند قۆناغێکی تری شەڕی براکوژیمان بە خۆمانەوە بینی بوو ئەوانەوەشیان قبول نەکرد باڵێن قەسەدە وتیان هێزەکانی ڕۆژ بابێن وەک ببنە بەشێک لە هێزەکەی ئێمە ئەمان قبولیان نەکرد وتوانە بێ هێزێکی سەر بە خۆمان بێ ئێستا قەسەدە ئەڵێکی ئەڵێ ئێمە ئامادەین ئەو هێزەی خۆمان بکەین بە بەشێک لە سوپای ئایندەی سووریا ینی مرونەیان تایە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئێ برادرانی ئەنەکەسە ئەویان قبول نەکرد ئێستا ڕۆژی ئەوەیە بە هەمویانەوە بە عەبدولحەکیم بەشارەوە بە مەزلوم کۆبانیەوە بە خەلیل ئاڵدارەوە بە هەموو کەسە سیاسیەکان یعنی واز لەو شتانە بێنن تر عیبە حیزبایەتی و خۆگرێدان بەمینەوە بەڕاستی ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کورد بە یەک خیتاب بە یەک استراتیژ بە یەک سیاست قسە لەگەڵ ئەم حکوومەتە نوێیە بکە و داوای مافەکانی خۆی بکە لەوێ بۆی پراوێز نەخرێ وەکو لە پێشووە کە کاکدارە باسی کرد لەسەر حزامی عەرەبی ڕژێمی ئەسەد چی لەین کردووە ئەوا بێ باش سپاسەکەم دێم خزمەت بڵین ئایا فیدراڵی دەبێت چۆن دەبێت کاکتور سەبارەت بە دیمەشق وەکو چۆن بەغدا بۆ ئێمە خوڵایەکی استراتیجی بوو کە سەرکردە کوردەکان ڕۆڵی سەرەکیان نەبوو دەستورێکی باش لە عێراق نووسرایەوە چەندە گرنگە ینی هێزە کوردەکان ڕووبکەنە دیمەشق لەوێ وەفدێکی هاوبەش بێ لە دەستوری نوێی سووریا چەسپاندنی ئەو زمان و ناسنامەی کوردی بڵین جۆرێک لە فیدراڵێت بێ حکمی زاتی بێ بۆ کورد زانی بە درەژایی مێژوو هەر دەسەڵاتێک دروست بوو بێ ئەم دەسەڵاتە واقع چەسپاندوێتی یان ئەم دەسەڵاتە خۆی واقعەکەی گۆڕیوە بۆ ئەوەی کیانێکیش بۆ خۆی دروستکە هەتا ئێستاش وایە و بە هەتاک و مرۆڤیش لەم سەرزەویە بێ هەر کەسێک خۆی نەتوانێ واقعی خۆی بگۆڕێ کەسی تر نابێت چاوەڕوان کە بۆی بگۆڕن باش چونکە ئەوانە یارمەتیدانی خەڵک سنووردارە و کاتیە و زەمانێکی دیاری کراوە کورد واقعەکە هەیە و ئەوەی لە ڕۆژاواش هەیە لە سووریا ئەوەی ڕاستیە نوێنەرایەتی زۆرینەی خەڵکی کورد دەکا ئێستا هێزەکانی سووریای دیموکراتن مەزلوم کۆبانی و جەماعەتەکە ئەوانە لەسەر ئەرزی واقعیشان و پێشم وایە بەرەی تەحریری شامیش ئەو ڕاستیە باش دەزانن ڕاست ئەوان حەزەکەن کێ زۆر دۆستیان بێ بیبەنە پێشەوە بەڵام نەتیجە ئەوانە لە ئەمری واقع یەک ڕاستی هەیە کە بێ بیزانین من بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو قسە و باسانە نیم گۆڕینی نەخشەی نوێی جیهانی و دابەشبوونی وڵاتان و ئێستا لەم ڕۆژایە هیچ نییە دەکرێت جەنجێک دروست بێ
هەزاران گۆڕانکاری ببێ ئێستا وەکو دەوڵەت یان وەکو فیدرالیەت یا وەکو حکومی ئێستا من بەوەی بە کورتی باس لەوە بکەم باشە ئێستا رووسیا پەلاماری ئۆکراینی داوە دەکرێن جێ و شەڕە نەخشەی سیاسی ئەوروپا بگۆڕێ هەندێک شوێن داگیرکا بەهێز تەواوەش گۆڕێ باش بەڵام نەخشەی سیاسی هەندێک کەسکە لە کەناڵەکانەوەی بیستم ئەگۆڕێ و کوردستانە بێ بە دەوڵەت و ئەوانە باوەڕکە لە خەون و خەیاڵ زیاتر هیچ نییە واقعەکەوان نییە پاشانیش یانێ کەسە بینم وڵا ئیسرائیل دەوڵەتێک بۆ کورد دروزەکە لە ڕۆژاوە من ئەوانەشم بە مراهقی سیاسی دێنە بەرچاو چکە ئیسرائیل ئەوڵەن جارێ بە دوای پێگەی خۆیان گەڕێ و ئیش و کاری خۆی هەیە و ئیسرائیل تا ئێستا پەکەکەی لە لیستی تیرۆر دەرنێناوە ئیسرائیل لەکوێ بە ڕسمی پشتیوانی کوردی کردووە بۆ لە ڕفراندۆمەکەی خۆمان پشتیوانی کوردی کرد هیچی نەکردووە یعنی ئەمە ئەم خەیاڵاتە نازانم لەکوێوە دروست بووە واقعەکە ئەوەیە هەموو وڵاتانی دنیا ئەوەی کە ئێستا بڕیار بەدەستن لەگەڵ ئەوەن سووریایەکی یەکگرتو لەگەڵ ئەوە نی سووریا پارچە پارچە ببێ بە دەوڵەت ئەوە براوەتەوە هەر ئەوەشە خۆ کوردانی لەوێن جوداخواز بوون ینی هەمویان تەمەنای ئێوانە کرد دەوڵەتێک بۆ کورد دروستکەنەوە ئێستا لە ڕۆژاوان بەڵام هەزانن واقعەکە وایە ئەڵێن وەرن ئاڵاکەی سووریان قبول کرد و هەڵیشیاندا و ئەڵەن چارەسەر ئێمە لە دیمەشقە و لە ڕاستی شاوایە و باشترین چارەسەر بۆ ئەوان لە دیمەشقا برادرانی ئەمە وەختی خۆی دەیانویست حساب بۆ بەغانەکەن بەڵام ئەوە تا چارەسەرەکان هەر لە بەغدایەوە ئێستاش هەموو ڕۆژێ ڕێی بەغدا لەبەر ئێمە بەرناکرێ و نەگەستان ئامادەی زۆریان هەبێت لە دیمەشق بۆ لێستا گرنگە هەر بۆمانەزانێتی بۆمانەوەی خۆیان بۆ ئەوەی ئەو کیانیان بمێنێتەوە ئەگەر هەر ناوێکی هەبێ یا هەر ناویشی نەبێ دەبێت لە دیمەشقا بەشدار بن لە خاوەنی بڕیاری سیاسی بن ئەبێ بچن لەوێوە استراتیژی خۆیان دیاریکەن بەشدار بن لە نووسینەوەی دەستور و لە دیاریکردنی استراتیژی سووریا و لە حکمی سووریا و لە هەموو ئەمانە بێ بەشدار بن دوا بڕیار لەوەیە ئێمە کاتی خۆی لەسەر داوای ئەمریکیەکان یەکێتی و پارتی بە زۆر ئاشکرانەوە بە زۆر دوجار لە بەغدا چوین بەشداریمان کرد کورد بەو بەشداریکردنە ئەم پێگەی ئێرەشی بۆ دروست بوو توانی زۆر شتی گرنگیش بکە ینی لە دەستورە فیدراڵی پشەسپێ و دەستورێک بنووسنەوە کە بەشێکی زۆر لە داواکانی خەڵکی کوردستانی تیابێ کورد حکمی بەغاشی کردووە بە سەرۆک کۆمار و بە جێگری سەرۆک وەزیران و چەند لیوای پێشمەرگە لەناو بەغایە بووە و هیچ هێزێکی عەرەبیشی لێ نەبووە لە چیای حەمرینەوە بیگرە لە خانەقینەوە تا شەنگال هەر کوردی لێەوە خۆمان ریفراندۆمێکمان کرد بەوە ڕازی نەبووین هەموو عێراقمان لەبەر دەستا بوو وەڵا هێنامانەوە پردێ یانی هیچمان لێ نێشتەوە ئێمە چارەسەر لێرە ئێمە لەگەڵ بەغدایە وی ئەوانیش لە دیمەشقا و دەبێ حزوریان هەبێ و دەبێ بەشدار بن و دەبێ پەیوەندی تۆکمان هەبێ لەگەڵ ئەو هێزەی کە ئێستا بڕیار بەدەستەکە ئێستا کاکە وڵاتانی ئەوروپیش ئێستا ئەمریکاش و بەریتانیاش و ڕووسەکانی و کوڕە ئێرانەکانی خەڵک ڕاست پاردووە لەگەڵ بەرەی تەحریری شام چووکەوە ئەرزی واقع ئاوانە هەن و وڵاتەکە کەوتۆتە دەزەوان دەبێ ئەمانی ئەو پەیوەندی لەگەڵ ئەوان باشکەن و پێشم وایە ئەوانی ئامادەیان تایە چووکە پێشتر ڕوبەڕبوونەوە نەبووە وەکو کاک دکتۆر باسی کرد و خەڵکێکی کوردی زۆریشان لەگەڵایە بۆ معلوماتت یعنی لەگەڵ لە بیدایەتیشەوە لەگەڵ جۆلانی بوون باشوور دەڵێ کوردی ڕۆژهەڵات هەمویان لەگەڵایە بەڵێ هەزام جێگرێکی خەڵکی ئەوان سێریکە لە ئەدەبیاتی خۆیانە باوەڕیان بەوە نەبووە دەوڵەتێکی قەومی دروستکەن و تا ئێستا شێڵێن لەبەرەوەی باگراوندێکی ئیسلامیان هەبووە لەبەرەوە نابێ باسی دەوڵەتی عروبە و شت بکەن ئیمانیشیان پێی نییە بەڵام گرنگیشەوەیە لەگەڵ کووردا چۆن دەگونجێن کە کاریگەری تورکیاش خۆی تەسیراتی خۆی هەیە و تورکیا زۆر باشکرا هەموو هەوڵێکی بۆ ئەوەیە کە کورد لە ڕۆژاوە نەمێنێ یا هەر هیچی بەدەست نەبێت بەڵام ئەوە سەر ناگرێ بە بۆچوونی من کاکتۆر سەبارەت بە کورد لە ڕۆژاوە هیچ دەرفەتێکی لەبەر هەندێک باسی دەوڵەت دەکەن وەکو دەوڵەت لە بەردەمیدا یاخود سەبارەت بە لێدوانەکانی ئیسرائیلیش بۆ کورد قازانجە زیانە چۆن ئەو لێدوانەی دێ وڵی من لەسەر مەسلەی ئیسرائیل ڕێیم وەکو دکتۆر داراوایە ینی بەڕاستی ئیسرائیل 75 پەنی پێداین 99 بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانی یەک لەو کەسانەی کە لەو وڵاتانەی کە دەستگیر کردی لە 2007 ڕیفراندۆم هیچ قسەی نەکرد لەسەرمان ئەمە مۆزوعەکە مۆزوعی دووەم ینی ئیسرائیل بۆ خۆی کێشەی ئەمنی هەیە جارێ ینی ئەم هەموو شتانەی ئەکە کە بۆ ئەوەی ئەمنیەتی خۆی بپارێزێ ئەنجا هەندێک قسەشەکە بۆ ئەوەی هەم زەختێک بێ بۆ سەر ئەم وڵات و ئەو وڵات و بۆ سەر حکوومەتی ئایندەی سووریا هەم بۆی عەتفی کورد بەلای خۆیان ڕاکێشێ چەندین جار لە ڕابردووشە هەندێک کێشەیە بووە لەگەڵ تورکیا یەکسەر وجودی من هاوکاری پەکەکە ئەەکەم ئەوانە نەخێت پەکەکەش وەڵامیان نەداوەتەوە
ئێستش ئەمان وایە ئێستش قەسەدە و مەسەدە ئەو ئیدارەکەی ئەوێ هیچ وەڵامێکی ئیسرائیلیان نەداوەتەوە و ئەوانیش بەسرانەسە ئیسلامەکان هێزێکی قەومی نین ئەمانیش هێزێکی قەومی نین کوردانی ڕۆژاوە بەڵە کوردەکانی ڕۆژاوە ینی با کورد زمانی هەبێ کورد نووسینی هەبێ مێژووی کورد بخوێنرێ کورد مافی هەبێ کورد کۆمەڵی ئەو مافانەی کە پێشتر دەوڵەتی سووریا لێ زەوت کردو لێ وەربگیرێتەوە لە بڕیاری سیاسی سووریا بەشداری بکە ئیدارەی ینی خۆی هەبێ بۆ نمونە ئەگەر ئێمە باسی فیدرالی بکەین ئەو فیدرالیە کە ئێمە هەمانە لە کوردستانی عراق باشووری کوردستانە توانم بڵێم فیدرالیەکی نەتەوەیە لەسەر ئەساسی نەتەوە ئەم سێ چوار پارێزگایە هەم لە سا 99 ئەتوانم بڵێم کووردە بەڵام ئەو منتیقی ئەوان وانە ئەو حیزامی عەرەبیە کاتی خۆی وای کردووە ینی ئەو ناوچانەی ئێستا بەدەست ئێستا کوێ زۆرنی کوردە لە ڕۆژاوی کوردستان ئێستا زانی چی تۆ من پرسیارم زۆر لێکردون خۆم نەڕۆشتمەوانە بەڵام ئەڵێن لە هەموو شوێنێک تێکەڵە وەکو ناوچە جێناوکەکانی خۆمان هەیە ئێستا لە کفری تورکمانی تایە تورکمانی تیا لە کفری کوردی تایە عەرەبی تایە بەڵام زۆرینەی کوورد ئەوێش هەین تۆ لەبەرەوە ئەگەر داوای فیدرالیش بکەی داوای لامەرکەزیە بکەی ئەبێ لامەرکەزیەکی نەتەوەیی نەبێت جغرافی بێ ینی فیدرالی بۆ خۆی چەند جۆری هەیە ئەبێ یەکێک لەوانە ئەوە بێ خاڵێکی تر منەوێ قسە بکەم وەکو دەوڵەت کاکتۆر وەکو دەوڵەت ئەزانی چۆنە کاکە لە شەرقی ئەوسەتا ئیسرائیل لە ساڵی 48ەوە دروست کراوە ئەمە من زۆر جار وتومەتەوە تا ئێستا 48 سعات لەسەر یەک ئیسراحەتی نەکردووە ئەو ئیسرائیلە کە اقتصادی دنیای بەدەستە و تەکنۆلۆژیای دنیای بەدەستەوە زۆر مسەیتەرە لەو شتانە یعنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروستکردنی دەوڵەت بۆ هەر پێگاتەیەک زۆر زەحمەتە ئستی ینی وەری ناگرێ کۆمەلگاکە وەری ناگرێ دەوڵەتەکان وەری ناگرن ئەمە وایە ئەم حەقیقەتە ئەمە یەک دوو یعنی سەردەمی دروستکردنی دەوڵەت زۆر کز بووە سێری کەتەلۆنیەکان بکەن سێری باسکەکان بکەن سێری ئیرلندیەکان بکەین خۆوانە لە ئەوروپاشن هەمویان لە هەندێک حاڵەتا دەوڵەت دروزەوێ مەسەڵەن کاتی خۆی لە 1992 دوانە کە یەکێتی سۆڤێت ڕووخا پاشە کشەی کرد ئەوروپا و ئەمریکا لەبەرێ دژایەتی سۆڤێتیانە کرداتن ئەو دەوڵەتانیان لێ جیا کردەوە ئەم حاڵەتە لای ئێمە نییە هێشتا ئەم حاڵەتە لای ئێمە نییە لەبەرەوە ئەوەی کە هەیە ئەوەی کە سیاسەتی عامی جیهان یان سیاسەتی باڵادەستی جیهان کە ئێستا ئەوان گرنگن مەسەڵەن ئێستا ئێمە ئەمریکا بووە کورد زۆر گرنگە لە سووریا چونکە ئەتوانین لە ڕێگەی ئەمریکاوە ئەو غەزەب و حەقدە قەومیەی تورکیا بربەست بکەین یا سنووری بۆ دانین یا ڕێگری لێ بکەین لەبەر تۆ بێ بزانی سیاسەتی ئەمریکا چۆنە سیاسەتێک نەکەی دژی سیاسەتی ئەمریکا بێ سیاسەتی ئەمریکا چۆنە ئەیەوێ دەوڵەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببن بە دەوڵەتی فرەپێگاتەی دیموکرات باشە فیدرالی تقریبان وەکو خۆی نەک دابەشکردنی سووریا ئەوە کوردستانی ڕۆژاوە لە بەردەم چیدان فیدراڵێت ئۆتۆنۆمی بۆ کوردیانی چی بەرز دێنێ ئەوەی لە بەردەم چیدان ئاخر خۆی ئەمە مەسەلەکانە ئێستا ڕۆژاوە ئامادەیە لەگەڵ ناوەند لەگەڵ سووریا ڕێک بکەوێ هەندێ مافی هەبێ ناوەندی ژەڵێ ئێمە لەگەڵ مافی پێگاتەکانین ئەمە حاڵەتە ڕاگوزارەکەیە حاڵەتی ئینتیقادیەکەیە لەوانەیە ئەمە بەرەو باشی بڕوە لەوانەیە بەرەو خراپیش بڕوە ئەگەر کاریگەری ئەمریکا و ئەوروپا و دەوڵەتە عەرەبەکان وەکو ئوردن و سعودیە و لەوانەیە دووەلی خلیجیش لەسەر حکوومەتی ئایندەی سووریا بەهێز ببێت ئەوە ئەبێ گەشبین بین بەڵام ئەگەر کاریگەری تورکیا لەسەر حکومڕانی ئایندەی سووریا بەهێز ببێت ئەوە تۆسە زەحمەتە لەوانە کێشەکان بە قازانجی کورد نەشکێنەوە سوپاس دەکەم کاوی تۆ سەبارەت بە ڕۆڵی هەرێم یاخود ئەو ناکۆکی کە لە بینی پارتی و پەکەکە هەیە کاریگەریەکی دەستە ڕۆژاوی کوردستانی شەیە ئێستا هەندێکیان دەڵێن بە هەسە دەخۆی لە قەندیلدا ببڕێ هەندێکیان دەڵێن بە ئانەکەسە خۆی لە پارتیدا ببڕێ ئێنە و ناکۆکی کە هەیە یاخۆ ئێستا سنووری ڕۆژاوە دەواازەی سێمێلکە داخراوە لە بینی هەرێمی کوردستان و ڕۆژاوە ئەو ناکۆکی چەند کاریگەری خراپی دەبێت لەسەر ئایندەش یاخۆ دەگەر ڕۆژاوە بەهێز بێ بۆ هەرێم باشە لە قۆناغی داهاتوو دەڕاستە داخستنی مەرزەکانەوە بڕیاری حکوومەتی عراقی لەگەڵ سووریا ڕێگادەن بە سووریەکان بڕۆنەوە ڕێگە نادەن کە خەڵکی ترات و شوێتیا بکە بەڵام
لە ڕاستی داوای لە بەرژەوەندی کوردانە لە سووریا بەڵێ کە کووتمان کوردی سووریا بڵاون لە دیمەش قازیات لە ملیۆنە کوردی تایە من هەموو ناوچەکانی گەڕاوم لە دیمەشق بەڵێ لە حەڵەبا نیوەی شارەکە لایەکی گەورەی شارەکە دووگەڕێکی کوردی شەیە بە ناوی شێخ مەقسوود ئەوە ناو ئەوە لە حەڵەب لە حەلەب وڵێ حەڵەبی ژوە هەموو شارەکانی وایە بەسم بۆ ئەوان وا باشە قەسەدا با بڵێن هێزەکانی سووریای دیموکرات ئەوانە دا ببڕێن لە پەکەکە بۆی ئەمریکاش پشتیوانیان بکە و بۆ ئەوی بگەنە نەتیجە بۆی لەژێر فشاری تورکیاش دەرچن هەموو پەیوەندێکیان لەگەڵ ئەوان بپشڕێنن بۆ ئەنە کەسەش بە هەمان شێوە دەتوانن ئەگەر هێزێکی سەر بەخۆن و دروستکراوی لایەنی ترنین بچن لەگەڵ هێزەکانی سووریا دیموکرات پێکەوە داوای مافی نەتەواکەن پێک شۆ نەبێ ناتوانن هیچ بەدەست بێنن چونکە ئەگەر بەیەکەوە نەبێ ئەو هێزانەی لە سووریا حکومەکەن بەکارێنێن لە دژی یەکتری وەکو چۆن لێرە شەڕی ناوخۆ ڕوویدا و تا ئێستاژ سەواری هەرماوە کەک تا ئێستاش پارتی وەکێتی نایان هێش هەرێمی کوردستان ببێ بە هەرێم نەک بەرەو دەوڵەت هەرێمەکە و فیدراڵەکەشمان خەریکە لە دەست دەرەچ یعنی ڕۆژگارێک بووە پارتی وەکێتی لە نەتیجەی سراعی خۆیانە کاک مەسعود لە کتێبەکەی باسیەکە بەرگی پێنجەم ئەڵێ دوای شەڕی ৯ لە بینی ئێمە و یەکێتی بە هاوکاری پەکەکە پەلاماری داین و ئێران دامی کردبوون و ئێمەش ناچار بوون تورکیا هات یارمەتی داین و شەڕێکی خوێناییمان کرد و سەدام داوای کرد تۆ کوردستان بەحساب وەکو دەوڵەتێکی جیاوا بووی حکوومەتی عراقی داوای کرد وەفتێکدان بێ کاکسامیمان ناردە بەغدا لەوێ تەرحیان کردبوو با هێزی سوپای عراقی ببێ بە هێزی ئاشتی پارێز لە بینی ئێوە یەکێتی لە سپیلکەوە تاکو شەقلاوە تاشوێ یعنی مەبەستم ئینسان کە ئەو مێژووا خوێنێتەوە سوپای عراقی ببێ بە هێزی ئاشتی پارێز لە نێوان یەکێتی و پارتی ئەمە دەرەنجامەکەی ئەوە بێ بۆیە بێ بە یەکریزی بچن و دەبێ پەیوەندیەکانیان لەگەڵ دەرەوە پشتێنن من لەگەڵ ئەوەم بەڕاستی ئەگەر پەیوەندیان لەگەڵ پەکەکە هەبێ نە ئەمریکەکان قبوڵ دەکەن نە تورکەکان نە دەوڵەتی داهاتووی سووریاش ئەوە قبوڵ دەکا چۆ بەڕاستی ئەوە نەبێ بزانن شارێکی گەوران لەسەر دروزە بێ بە بۆ چووری من لەم قۆناغا ئەگەر حکمی ذاتی شام دەنێ کە ئەوانی هەر ئەوان دەوێت ڕێڤەبەری خۆسەر یعنی خود مختاریەکە یا حکمی ذاتیە لەم قۆناغە زۆر زۆرە جەکە کە ئەگەر وڵاتێک دیموکراسی بێ هەموو پێکاتەکان وەک یەک بن با ناوی حکمی ذاتیش نەبێ کە تۆ لە ناو دیمەشقا ببی و حکمی سووریا بکەی و عەرەبێک نەتوانێت عەدالەت تۆ بکە و تورکیا نەتوانێ و ناوچەکەت پارێزراو بێ بەڕاستی ئەو سەردەمە نەماوە کورد وەزیری هەبێ لە حکوومەتی داهاتوو لە پەرلەمان بەس گرنگە نوێنەری ئەوان بێ دەزانی چی کاکە لە سەردەمی بەشارەسەدی شار کوردی داناوە قەچێکە بەس کوردێکی خۆفرۆشی داناوە ئەوانە ئەوە هەر کورد بێ نا بەس دەبێ نوێنەری ئەوانە بێ ئەوە زۆر گرنگە بۆیە بێ بەشدار بن بەیەکەوە و هەموو پەیوەندیانە بپچڕێنن و دەبێ پارتیش هاوکار بێ بۆ ئەوەی کە یەک ڕیز بن نەک چونکە ئەو پەیوەندیکردنە لە ڕێی لابەلاوە بەبێ ئاگاداری ئەوان بە دیمەشقەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە نابێ هەرێمی کوردستان هەموو کورد لە هەموو دنیا بێ پشتگیری ئەوانە بکە بۆەوەی لەم پرۆسیا سەرکەوتوو بن نەبەوە بیان خەڵەتێنە چونکە سەردەمی دەوڵەت دروستکردنی دەوڵەت نییە لەژاوی کوردستان ئەتۆنۆمی وەربگرێ فیدراڵە بکرێت بۆ باشووری کوردستان قازان زەیان زیانە بۆ بەردەوام کورد بۆ کوردی سووری تورکیا بۆ کوردی ئێران زانیی بۆ هەموو کوردێک بۆ هەموو ئازادی خوازێکی دنیا شتێکی باشە ئەوە هیچ بەڵام لەم قۆناغە فیدراڵی وەرناگرن من پێم وایە تورکیا نایە لە حکمی ذاتیش نەبێ بەس بەشدارێکی ڕاستەقینە بکەن و جارێکتر دەوڵەتێک دروست نەبێ بڵێ ئێمە عەرەبین و ئەمە کووردە و جارێکتر نێن پشتێنەیەکی عەرەبی دروستکەنەوە بە ناوی کوردەوە بە ناوی ئەوانەی کوردن چۆن دەڵە زیندە بە چاڵ بکرێن هەر لە بەرژەوەندیانە چونکە تۆ بێ بزانانی ڕژێمەکەی پێشودانی باوایانە ناوە کورتە بێ بۆیە دەبێت کورد لە هەر شوێنێکی دنیا بێ بە تایبەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتێکی مێژووی گەورەی لەسەرە دەبێ یارمەتی دەربێ بۆ ئەوی کوردانی ڕۆژئاوای یەک بگرن و یارمەتیشیان بدا و دەبێ وەکو کارتی شار بیخەنە سەر دەوڵەتی تازەی سووریا سەر ئەمریکیەکان سەر تورکیاش کە نابێت تۆ بیر لەوە بکەیەوە سووریایەکی گەورە ڕژێمێک ڕووخاوە ئەم تۆ هەر فکر لەسەرەوە بێ کورد نابێت لە ڕۆژئاوا ببێ پەرلاماری کوردستان بدەیت تۆ تورکیا دەوڵەتێکی زەبەلا هاتوارە سنوورەکانی خۆی بپارێزێ و دایخا و هیچ مەترسی کوردیشی نەبێ ئەم بەشێک لە سووریای داگیر کردووە و ئەگەر شەڕی ناوخۆ دروست ببێ ئەوەش لە بەرژەوەندی کورد نییە
کە تورکیا بە بیانووی ئەوە ئەوەندەی کە ناوچەی ترداگیرێکا و دەوڵەتێکی زەبەلاح و بەخوا ئەمریکا شەڕی تورکیا ناکات لەبەر کورد ئەو مێژووی پێشتریشمان لەبەر چاو سپاس کاکتۆر کاتمان زۆر کەمەوە بەسەر بە پارتی و پەکەکە ڕوڵیان لە ڕۆژاوە ئەو ناکۆکی کاریگەری خراپی دەبێت وڵی طبعا کاریگەری خراپیە بێت بەڵام هەندێک شت هەیە مەرحەلەیە باشە گۆڕانکاری چەندایەتی هەیە چۆنایەتی هەیە ڕوخانی ڕژێمی ئەسەد وەکو دیکتاتۆرێک کە دژی کورد بووە و چی ئەوانە ئەمە مەرحەلەیەکی نوێیە ئەبێ ئەو سیاسەتەی کە لە پێش ئەو ڕۆژەوە کراوە جیاواز بێت لە ئەمڕۆ ئەنجا ئەمە ئەبێ پەکەکە و پارتی ئاش ببنەوە طبعا خەڵی یەکخستنی کورد بن لە ڕۆژاوای کوردستان ئەمە خاڵێکی گرنگە خاڵی دووەم ینی من باسی ئەوم کردووە کە ئەبوو محەممەد جۆلانی یان ئێستا ئەحمەد شەرع چەند گۆڕانکاری بەسەر خۆیان هێناوە یەکێک لەو گۆڕانکاریانە جیابووەتەوە لە قاعیدا لە داعش بە هەڵەشیان نەزانێت سیاسەتەکان لە قاعدە جیابوویەوە لە ئەسڵ قاعدە بووە دوای ئەوەش لە داعش جوانیکە لەبەرەوە برادەرانی ڕۆژاوای کوردستانیش ینی شتێکی زۆر تەبیعی ئەمە تەکتیکە ئەمە ئینکاریەوە ناکەن کە پەکەکە هێزێکی نەتەوەیە پەکەکە ئەوانی پەروەردە کردووە لە هەندێک جێگا عەبدوڵڵا ئۆجەلان بیرمەندێکە بەو شێوەیە تۆ ئەبێ خۆت ڕابێنی لەگەڵ ئەم زروفە ناتوانن خۆدا ببڕن لە قەندیل بەڵێ ئەبێ خۆ شتێکی لە وابەتانە بکەن خۆدابڕان چییە مەسەڵەن ئەگەر خەڵکیانەیە باکوڕی کوردستان لای بن ئێستا زۆربەی سەرکردەکانیان خەڵکی سووریان بەس ئەمانەی کە ئەوەی ئەڵێن هەندێک شت پێویستە ئەوان هەندێک شتی تەکتیکی بکەن من یەک شت بۆ باسکەم من ساڵی 2004 تا 2008 سەرۆکی پەچەدەکە بوو لەگەڵ ئەمریکەکان پەیوەندیم خۆش بوو پەچەدەکە حیزبێکی سەر بە قەندیل بوو باشە داوایان لێ کردم کە بە هیچ شێوەیەک دوورکەمەوە لە عەبدوڵڵا ئۆجەلان و ڕاو بۆچوونی عەبدوڵڵا ئۆجەلان طبعا من نەمکرد عەلاقەیان لەگەڵا بڕی لەبەرەوە بەنسبەت ئەمریکەکانیشەوە بمانێ و نەمانەوێ لەبەرەوەی بەڕێز ئۆجەلان خەڵکی تورکیایە لەبەرەوەی هەندێک ڕاوبۆچوونیشی هەیە سیستەمی سەرمایەداری قبوڵی ناکە ڕخنەی لێگرن ئەمە احتیادیە ماوەیەک ئەو شتانە وەکو تەکتیک بکەن بۆ ئەوەی کە تورکیاش بیانووی نەمێنێ و ئەمریکاش قبوڵیان بکە و شتێکی طەبیعیشە ئێستا دەواازەی نێوان هەر بڵین پارێزگای دۆک و ڕۆژاوە پارتی دای خستویان پێدە وڵێ من تەفاسیل نازانم بەڵام عادەتەن پارتی دایەخە مەجای و توێشێ لە بینی تورکیا و هەسەدا هێزەکانی سووریا دموکرات ئێمە ئەگامان لێ نییە بەڵام بۆ خۆی لەم ڕۆژانە مەزلوم عەبدی دووسێ جار قسەی کردووە یەکێکیان ڕێ ئێمە ئامادەین گفتوگۆ بکەین لەگەڵ تورکیا دومیانەوەی مەسلەی گۆڕی سلێمان پاشایە ئەڵێ بینینەوە ئەو شوێنەی کە لی بووە پێشتر بە پێوانەی نێودەوڵەتی و یاسایی ئەوانە ئامادەین یعنی نەرمی هەیە بەرامبەر بە تورکیاش لەبەرەوە تورکیاژە بێ بەڕاستی یەک قسەکەم من یعنی تورکیاش یعنی ئەسد بۆ واڕۆیشت لەبەری بڕیاری 2022 جێبەجێ نەکرد لە پرۆژەی دەستورە ئامادە نەبوو بڵێ کۆماری سووریا هیچ لایەکیشی لەم نانە نەکردەوە ڕێگە نەکەوت لەگەڵ ئەو پۆزیسیانە بۆیە ڕۆیشت ئەبێ تورکیاش خۆی بگۆڕێ مەبەستمەوەیە بە کورتی ئەگەر ئەم باردۆخە بگاتە عێراق بۆ لە بەرژەوەندی کووردە ئەو ئاژاوێ دروست بێ لە عێراق نەخێر هیچ لە بەرژەوەندی کورد نییە بە قەنەعەتی من ئێمە کۆمەڵێ مەفهومی عاتفی ینی سەطحی هەیە لای ڕۆژنبیرەکانمان و لای سیاسیەکانمان کێ بێت عێراق ڕزگارکە کێ بێت تەداخل بکە لە عێراقا ئێمە لە عێراقا بۆ خۆمان بە دەستور مافەکانمان گەرنتی کراوە خۆمان ئەم عێراقەمان دروست کردوتەوە نوێنەرمان هەیە لە هەموو دام و دەستگاکانی دەوڵەتە ئیتر نازانم ئێمە خۆمان ناتوانین ئەو دەستکەوتانی ئەوێ بپارێزن و سوودی لێ وەربگرین بین بڵێن یەکێکی وەرە بیگۆڕەوە ئەمانە شتێکی خراپ لەسەر عێراق شتێک وڵا بۆ چوونی من یەکەم هیچ گۆڕانکارێک لە عێراق نابێ ئەوانەی لە سووریا هاتوون بە 10 ساڵی تر وڵاتەکەی خۆیان بۆ دانامەزرێ یعنی چی لە عێراقا بێ هیچ گۆڕانکارێک نابێ و هەر گۆڕانکارێک بێ لە بەرژەوەندی کورد نییە دروستبوونی هەر دەوڵەتێکی مەرکەزی بە قووەت لە بەغا لە زەرەری کووردە ئێستا کورد بۆ خۆی ئەگەر سیاست بکە و واز لە بەرهەندێ بەرژەوەندی تەسکی حیزبایەتی بێنێ کورد حکمی عێراقیە کرد بەخوا نەشیعانە سونە بەبێ کورد هیچ ناکە بەس کورد بۆ خۆی نازانە سیاسەتێکی دروست بکە بە تایبەتی یەکێتی و پارتی ئەگەر نا
ئێستا حکمی بەغداشمان دەکرد نەگەوەی لێرە لە پردێبینیان لەکوێبی بۆیە من پێم وایە هیچ گۆڕانکاریەک نابێ و گەربش بێ لە بەرژەوەندی ئێمە نییە. سپاسان دەکەم. سپاس دکتۆر دارە محەممەدەمین و دکتۆر فایاقوڵ سپاسیان سپاس بۆ بینەرانی بڕێز سپاس باوکارانم خواتەڵێ.